بەناوی خوای گەورە مێرەبان سەرەتا بە خێراتنی گشت کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین. ئیمڕۆ 26 ئەنجومەنی زانکۆی سەلاحەدین کۆبوونەوەی نائاسایی خۆی کرد سەرەتا بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی هەردوو شەهیدی تیرۆر شەهیدی قەلام پرۆفسۆر دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگری کۆلێژی یاسا و پرۆفسۆری یادەدەر دکتۆر ئیدریس عزت حەمەخان مامۆستا لە کۆلیژی ئەندازیاری. ئەمە کارەساتێکی جگەربڕ بوو، کارەساتێک بوو نەک تەنها شاری هەولێر بەڵکو و گشت کوردستانی تاسان. ئێمە لێکوانە ئیمڕۆ چەند بڕیارێکماندا یەکەمین بۆ بەرز ڕاگرتنی لە گیانی پاچی ئەم دوو شەهیدا داگرتنی ئاڵای زانکۆ ئاڵای گشت کۆلیژەکان بۆ ماوەی 3 ڕۆژ. دووەم ڕاگرتنی گشت چالاکیەکانی زانکۆ کۆلیژەکان تەنها تاقیکردنەکانی خۆری دووەم نەبێ کەوا بەس دوو تاقیکردنەوەمایە لە دوو کۆلیژ. سێم ئێمە داوا دەکەین وەکو زانکۆی سەلاحەدین سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین لە سەرۆکاتی حکوومەتی کوردستان و وەزارەتی ناوخۆکەوە ئەو کێسە دوان نەخرێت بە زووترین کات تاوانبار بێتە دادگا و حەقی خۆی وەربگرێتن. ئێمەش وەکو زانکۆی سەلاحەدین تیمێکی پارێزەر پێک دێنین. ئەم قەزیە دەبێتە قەزیەی سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین، دەبێتە قەزیەیەکی زانکۆی سەلاحەدین نە قەزیەی دوو بنەماڵە. هەروە ئێمە لەکانە دوو پاتی دەکەینەوە کە گیانی پاچی گیانی گشت مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان پارێزراو دەبێتن. ئەو ڕێنمایانەی هەیە ئێمە نەک سڵ لە ڕێنمایەکان دەکەین بەڵکو ئێمە ڕێنمایەکان زیاتر پابەند دەبین بۆ زیاتر ڕێزگرتن لە گیانی پاچی ئەو دوو شەهیدا ئێمە زیاتر پابەند دەبین بەو ڕێنمایانەی کەوا لە زانکۆ هەیە. بەس لێکوانە دەمێ شتێکتان پێ برێم کەوا قوتابی ناوبراو کەوا قوتابی ئاراس کەوا هەستاوە بە تیرۆرکردنی ئەو دوو مامۆستایە دیارە یاداشتێکی دایتە وەزارەتی خوێندنی باڵا. وەزارەتی خوێندنی باڵا بە نووسراوێکیان ئەو یاداشتەیان ئاراستەی سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین کردووە. سەرۆکاتی زانکۆی سەلاحەدینیش ئاراستەی ڕاگری کۆلیژی یاسا کردووە. ڕاگری کۆلیژی یاسا بە یاداشتێک دکتۆر کاوان ئیسماعیل بە یاداشتێک لە چاری سێ ڕەزامەندی داوە کە داری نییە ئەگە قوتابی داوام بکاتنە زانکۆی سەلاحەدین. ئەوە یاداشتی پرۆفسۆر بووە پرۆفسۆر یادەدەر بۆ دکتۆر کاوان ڕاگری کۆلیژی یاسا کەوا هیچ لارێکی نییە ئەو قوتابی لە زانکۆی سەلاحەدین داوام بکاتن بەس قوتابەکە 2 ساڵ لە داوام دابڕایە دەبێ یاسایەک دەبێ ڕێنمایەک دەبێتن ئەو 2 ساڵە چۆن بێ حیساب بکرێتن. ئەوەش لە دەسەڵاتی زانکۆ نیە بەڵکو لە دەسەڵاتی وەزارەتی خوێندنی باڵایە. لە چاری سێ ئاراستەی سەرۆکی زانکۆی کردیە. سەرۆکی زانکۆ ئەو کاتی بەڕێز کاکتۆر جەوهەر بووە لە هەفتی سێ 21 ساڵی 21 هەفتی ینی پاس 3 ڕۆژ نووساویان بۆ وەزارەتی خوێندنی باڵا کردووە. لە هەفتی سێ 2021ەوە نووساویان ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا کردووە کەوا لاریان نییە لە وەرگرتنی قوتابیەکە. وەزارەتی خوێندنی باڵا دیارە لە 12 2022 کۆبوونەوەکی ئەنجام داوە دایتیانێ لێژنەیەک لێژنەکە لە مانجی 4 2022 ڕایگەیاندووە ئەم دەرهێناوە کە قوتابی بۆ هەیە چ لە زانکۆی سەلاحەدین چ لە زانکۆی سۆران داوام بکات.